ناوەڕاست هێرشە مشتێکەکەی سەر هەولێر و سکاڵای عێراق لە نەتوێگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و شرۆفەکاری سیاسی لە ستۆدیۆکانمان لە سلێمانی و لەگەڵماندا. دکتۆر سڵاو لێ بێم، کاتت باش بوو بەرە زۆر ڕامانگرتی. با لە نوێترینی هەڵوێستی هەرێمی کوردستان و عێراقەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئەنجامنەدانی کۆبوونەوە لەلایەن سەرۆکوەزیری مەسرور بارزانی و سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیاع سوودانی لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران. ئەمە هەڵوێستێکی چۆن بوو؟ بێگومان وڵاتێکە سیادەی پێشێ لەکرێەوە باشکرا لە وڵاتێکی دراوسیەوە پەلامارە درێ لە ڕووی عروفی دیپلۆماسیەوە ئەبێ هەڵوێستە بێەوە. ئەو هەڵوێستە بێگومانە چێتە چوارچێوەی پیشاردانی نیەتی عێراق و هەرێمی کوردستان کە مامەڵەکردنە لەگەڵ ئەو ڕووداوەیە بە شێوەیەکی جدی وە گەاندنی پەیامێکیشە بۆ کۆماری ئیسلامی ئێران کە ئەمەی ڕووی داوە قوبوڵکراو نییە و لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوچەیی وڵاتانی عەرەبی وڵاتانی ئەوروپا بەگشتی ناڕەزایی لەبارەیەوە دەستی پێکردووەوە سەرزەنش دەکرێت گەاندنی ئەم پەیامانەوە بەتایبەتی کە عێراق خۆی ئێستا بەباشی لەسەر خەتەوە بەتایبەتی سەرۆکوەزیران ڕۆڵێکی باش ئەگێڕێت لە ئەم دۆسیەیە بێگومان کاریگەری خۆی ئەیە و هەڵوێستێکی ئیجابیە لەم کاتەیە. بەڵێ هەڵوێستی وڵاتانی نێودەوڵەتی چۆن هەڵەسەنجێنن کە زۆرینەی وڵاتەکان ئیدانەیەکەن لە بەرامبەر و هێرشی کە هاوڵاتی سیڤیل کراوەتە ئامانج. بەڵێ بێگومان ئەمڕۆ بە درێژایی ڕۆژ یانی چاودێری هەڵوێستی نێودەوڵەتیمان کردووە لە هەمووی گرنگتر ڕەنگە وڵاتەوە یەکگرتوەکانی ئەمریکا، وڵاتێکی وەکو فەڕەنسا، بەریتانیا کە ئەمانە سێ وڵاتی ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشن کە ئێستا عێراق یعنی سکاڵای یەکێک لە سکاڵاکانی بەس کردێتەوە بۆ ئەنجومەنی ئاسایش. ئەم سێ وڵاتە سەرشەی ناو ئەنجومەنی ئاسایش هەستێکیان هاتنێتە سەرهێڵ بە ڕوون و ئاشکرا بەیاننامە و ڕاگەیاندرا و لە وەزارەتی دەرەوەی وڵاتەکانیانەوە لەبارەی هێرش و پەلامەرەکان بۆ سەر هەولێر دەرکراوە و ئیدانەی کراوە و ئەمە ئەتوانین بڵێن دەرگایەکی شەکاتەوە بۆ ئەوەی کە تا ڕادەیەک شتێک گەشتبینیش بین بەرامبەر بەوەی کە ممکنە سکاڵاکە کە عێراق لە ڕێگەی وەزارەتی دەرەوەەوە پێشکەشی ئەنجومەنی ئاسایش و پێشکەشی نەتەوە یەکگرتوەکانی کردووە کاریگەری خۆی ئەبێ ئەگەرچی بە شێوەیەکی تەقلیدی هەموو کاتێک لەم جۆرە ململانیانەیە تۆ سەیری نەخشەی ناو هێزەکانی ناو وڵاتە زری هێزەکانی ناو ئەنجومەنی ئاسایشەکەی دوو دەوڵەتی تری تیا هەیە کە هەرێکە لە رووسیا و چینن. ئەم دوو دەوڵەتە پەیوەندیەکی دیپلۆماسی و سیاسی و ئابووری بەهێزیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە. یعنی لە هەموو حاڵەتێکە ئەبێ بزانین کە ڕەنگە لەسەر ئەم پرسش جۆرێک لە دابەشبوونی نێودەوڵەتی هەبێ، بەڵام بەگشتی ئاراستەی وڵاتانی جیهان زرهێزەکان وڵاتانی ئەوروپا وڵاتانی عەرەبی ئەمڕۆ وڵاتانی بڵێن پەرلەماناتی عەرەبی ئەمڕۆ کۆمکاری وڵاتانی عەرەبی هەمویان هەڵوێستی خوانیان دەربڕیوە دژی پێشێلکردنی سیادەی وڵاتی عێراقن، دژی پەلاماردانی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش پایتەختەکەین کە شاری هەولێرە. ئەمە بێگومان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێیان ناڕاستەوخۆ تەنانەت پشتگیریەکی نێودەوڵەتیشە بۆ ئەوەی کە عێراق لە قۆناغی ناسەقامگیری بێتە دەرەوە و جۆرێک لە پاڵپشتی نوێ بەدەست بهێنێ بۆ ئەوەی وەکو دەوڵەتێک ڕێز لە سیادەی بگیرێەوە هاوڵاتیەکانی پارێزراو بن و ناوچە جیاجەکانی سایەی ئەم دەوڵەتە کە دەوڵەتێک کە ئەندامە لە نەتەوە یەکگرتوەکان، ئەندامە لە کۆمکاری عەرەبی، ئەندامە لە مەجلیسی تەعاونی عەرەبیە، ئەندامە لە زۆر ڕێکخراوی نێودەوڵەتیە پێویستە ڕێز لە سیادەی بگیرەوە هاوڵاتیەکانی ژیانیان و ماڵیان بۆ سەریان پارێزراو بێن. بەڵێ دکتۆر، ئامانجیە و هێرشانەی ئێران بۆ سەر هەرێمی کوردستانەوە بە دیاریکراویش بۆ سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان چییە؟ چ پەیامێکە بۆ خودی هەرێمی کوردستان یا بۆ نەوەخۆی وڵاتەکەی بڵێ من تۆڵەی کوژرانی فەرماندەکانی وڵاتەکەم و تەقینەوەکانەکەم لە کاتێکدا داعشەڵە من تەقینەوەکەم ئەنجام داوە، یان پەیامەدا بە وڵاتانی ڕۆژاوا کە بڵێ هاوپەیمانەکانتانەکەم ئامانج؟ میدیای ڕسمی کۆماری ئیسلامی ئێران و میدیای نزیک لە سوپای پازداران بڵاویان کردوتەوە کە ئامانجیان چی بووە لە ئەنجامدانی ئەم موشک بارانکردنی بۆ نمونە شاری هەولێر. باس لە
بوونی بنکەی سیخڕیەکەن وەک لە راپۆرتەکانیانە بینیوتانە باس لە بوونی مۆسا دەکەن لە ناوخاشی هەرێمی کوردستان بەڵام ئێمە بۆ ئەوەی بزانین ئەم جۆرە لە تۆمەتبارکردن سەبارەت بە هەرێمی کوردستان تا چەند ڕاستن خاڵێکی زۆر گرنگ یان پەرەسەندنێکی زۆر سەرنج ڕاکێش لە دوێنەیە کە ڕوویدا ئەوە بوو کە سەرۆکوەزیرانی عێراق کەمتر لە 24 سعات دیژنەیەکی بە سەرۆکایەتی قاسم عەرەجی کە مستەشاری ئەمنی قەومی عێراقیە ناردە هەرێمی کوردستان و نایردیە با بڵێن ناوجەرگەی ڕووداوەکە و بە چاوی خۆیان باوردی ینی تحقیقیان لە مەسەلەکە کردووە بۆیان دەرکەوت کە ئەو شوێنەی کراوەتە ئامانج نا ژێرزەمینی لێیە و نە بنکەی سیخڕی مۆسادی لێیە و شوێنێکی سڤیلە مەخوە خەڵکی مەدەنیش بەداخەوە تایە ژیانی لە دەستداوەوە شەهید بوون و ئەمەش لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەیە بە ئاشکرا بینیمان تەبعاً ئەمە ئەوە ئاگادارین کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی گرنگیش بوو کە مستەشاری ئەمنی قەومی عێراقی لەو کاتێ لە هەولێر بەیاوەری لەگەڵ وەزیری ناوخۆی هەرێمی کوردستانە گرتی چونکە دەست بەجێ زۆربەی زۆری میدیاکان لە ناوچەکە و لە سەر ئاستی جیهانیش ئەو لێدوانانیان گواستەوە بە ئەو اعتیبارەی کە عێراق تەرەفی معنی پلایەکە لەم ڕووداوەیە و حەقی هەم تحقیقکردنی هەیە لە ڕووداوەکان و ئەوەی کە بە عەرەبی پێوتێ مەزاعمی ئەوی تر یعنی ئەو تۆمەتانی کە لەلایەن وڵاتێکی داوسیەوە ڕوبەڕووی کراوەتەوە کە بنکەی سیخڕی لە شوێنێکی سەر خاکەکەیە هەبێ و لە هەمان کاتە ئەم جۆرە لە تحقیقکردن دەوریشی هەیە لە بەرزکردنەوەی ئەو راپۆرتەی کە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بەرز کراوەتەوە هەر دوێنێ و بێگومان کاریگەریشی ئەبێ لەسەر داڕشنەوەی ناوڕۆکی ئەو سکاڵایش کە بەرز کراوەتەوە لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی عێراقەوە بۆ هەرێکە لە ئەنجومەنی ئاسایش و لە نەتەوە یەکگرتوەکان ئەمێنێتەوە پرسیاری ئەوە بکەین ئایا تۆمارکردنی سکاڵا لەلایەن عێراقەوە وەکو دەوڵەتێک کە خاوەن سیادەوە دەوڵەتێکی ڕسمیەوە ئەندامێکە لە نەتەوە یەکگرتوەکان چی بەدوایە دێ بێگومان ئەمە پرسیارێکی زۆر گرنگەوە ئەبێ بایەخی پێ بدرێت چونکە پێویستی بە کۆمەڵێک هەنگاوی تر هەیە هەر مەسەلەکە تۆمارکردنی سکاڵانیە یەکێک لەو بابەتانی کە ئەبێ ڕەچاو بکرێ مەسەلەی متابعکردنی سکاڵاکەیە بە دوواداچوونە بۆ سکاڵاکە بە دوواداچوونیش زیاتر لە ڕێگایەکیە یەکێک لە ڕێگاکان بریتە لە جۆرێک لە لۆبیکردن بۆ سکاڵاکە واتە خۆت ئەزانی ئەندامانی ئەنجومەنی ئاسایش بریتین لە 15 وڵات ئەم 15 وڵاتە 5 ئەندامی هەمیشەیین لەم 5 ئەندامە هەمیشەی ئەنجومەنی ئاسایش سیانیان لە هەڵوێستیان بە ئاشکرا ینی دەربڕیوە لەبارەی پەلاماردانی هەولێر بە موشک باران کردی بە موشکی بالیستی و ناڕزاییان دەربیرەوە سەر لە ڕێگەی وەزاری دەوەی خۆیانەوە کەمە بەسمان لە هەریەکە لە ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیایە دوو وڵاتەکەی تر رووسیا و چین تاکو ئێستا هەڵوێستێکی ڕوونیان نیە لەگەڵەوەن کە هەر کێشەیەکە لە ڕێگەی حیوارەوە چارەسەری واتە شتێکی دیاریکراویان نیە ئەمە لە خاڵێکی دووەم دە وڵاتەکەی تر خۆ دەزانی نەتەوە یەکگرتوەکان دەستنیشانەیە هەر لە دەورەیەکەوە بۆ دەورێکی ترکە ئەندامی ئەنجومەن پێویستیمان وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان بە لۆبیکردنی شێ لەناو ئەو 15 دەوڵەتەی تریشکە ئەو دەوڵەتەی تریشکە ئەندامن لە زمانی 5 دەوڵەتەکەی ترە لە ناو ئەنجومەنی ئاسایشە گەرچی ئەوان حەقی ڤیتۆیان نیە بەڵام بێگومان کاریگەریان ئەبێ لەسەر دەنگدان و بڕیاردان لە هەر هەڵوێستێک کە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە بەرامبەر ڕووداوەکەیە بگیرێتە بەر خاڵێکی تر کە ڕەنگە یارمەتی دەربێ بۆ مەسەلەی سکاڵاکە کە تۆمار کراوە لە ئەنجومەنی ئاسایش مەسەلەی پەلاماردانی تەنانەت سوپای عەدلە لە پاکستان لەلایەن دیسانەوە کۆماری ئیسلامی لە هاوتەوقیت لەگەڵ پەلاماردانی هەولێرە و بە کۆمەڵێک یعنی بیانووی دیاریکراو کە لە تارانەوە هەیە پاکستانیەکان ڕەنگە بڵین ئیسلاماباد زۆر تونتر هەڵوێستیان وەرگرتووە وەک ئاگادار بن دەست بەجێ سەفیری خۆیان لە تاران کێشایەوە پاکستان و لە هەمان کاتا ڕێگەشیان نەدا کە سەفیری ئێران بگەڕێتەوە بۆ پاکستان چونکە بە سەفەرێک گەڕاوەتەوە بۆ ئێران و لە هەمان کاتا باسی ئەوەشەکەنە کە حەقی وەڵامدانەوەشیان ئەبێ بەرامبەر ئەم موشک
کارانکردنی کە ئەوان وەکو پاکستان وەکو ئیسلاماباد پیان وایە خەرقکردنی ئەجوایی با بڵێن وڵاتێکە کە خاوەن سیادەی تەواوە خۆتان نەزانن تەنانەت پاکستان یەکێکە لە وڵاتانەی کە خاوەن چەکی ئەتۆمیشە یعنی گژەیەکی دیبلۆماسی گەورەی دروست کردو لەگەڵ پاکستانیش یعنی مەبەستمان لە باسکردنی ئەمەش بۆ ئەوەیە بڵێن ئەو دۆخەی کە ئێستا هاتۆتەکایەوە ژینگەیەکی نێودەوڵەتی دروست کردووە کە ڕەنگە یارمەتی دەربێ بۆ بەرەو پێشبردی و سکاڵایی تۆمار کراوە. بەڵێ بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و شرۆفەکاری سیاسی لە سلێمانیە لەگەڵماندا بووی. سوپاس.